چیرۆکی و فەرماندەیی لەسەر کتێبێک گول لە باران کرا. شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت فەرەیدون عەبدولقادر نامیلکەیەکی نووسی و باسی پارتی پێشڕەوی حیزبی کرێکارانی لە کوردستاندا دەکردو بۆ لێدانی نامیلکەیەکی سالار عەزیز بوو کە بە عەرەبی نووسی بووی. سالار عەزیز بە خۆی و چەند پێشمەرگەیەکەوە لە پارەزان دانیشتبوون و ناوێکی خراپیان هەبوو لە ناو هێزی پێشمەرگەدا وەگەڵ سوکەوت و مامەڵە خۆشەویست نەبوون لە لای پێشمەرگە. بەو شێوەیە سالار عەزیز و فەرەیدون عەبدولقادر سەدەها کەس ماڵوێران دەکەن و بە ناوی ئاڵای شۆڕشەوە سەدەها گەنج دەخەنە گێژاوی بەناو زۆرانبازی فیکری مارکسیزم لینیزم و دووبەرەکی دەخەنە ناو کۆمەڵەوە و ناو ئەو گەنجە خەوبینەرانەی کە هاتبوونە شاخ و ماڵ و خوێندن و ژیانی شاریان بەجێهێشت بوو. ئەو بەناو سەرکردانە ئەو کوشتارە ناوخۆیەیان لە ناو خودی کۆمەڵەدا هەڵگیرساند. ئەویش بۆ لێدانی ئەو ڕەوتە هێمنە مفەکیرە بوو کە شەهید ئارام بڕوای پێی هەبوو. ئارام و قارەمانەکانی تر شەهید بوون و ماڵ ئاواییان لێ کردی کەچی کەسانێک بە مردنێکی ئاسایی لە نەخۆشخانەکانی وڵاتانی دەرەوە کۆچی دواییان کرد و ملیۆنان دینار و دۆلاریان لە دوای خۆیان بەجێهێشت. دەرکەوت هەردوو سەرکردە هیچی تر نین بێ لە 2 ملیۆنێر و 2 گیرفان بڕ زیاتر نەبێت. ئەوەی لەو نێوەندەشدا بوویە قوربانی تەنیا پێشمەرگە و فەرماندە دڵسۆزەکان بوون. لە ساڵی 1970 سالاری حاجی دەروێش پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگەوە دەکات و خۆی بە بچووکی هەموو شۆڕژگێڕەکان دەزانێت. سالاری حاجی دەروێش مرۆڤێکی جوان و جوامێر و دڵسۆز بوو کە لە کەمترین ماوەی پێشمەرگایەتیدا دەبێتە فەرماندە لەبەر زیرەکی و لێهاتوویەکەی. ئەگەرچی لەو کاتەدا بۆچوونی جیاواز هەبوو لەسەر ئاڵای شۆڕش، بەڵام سالاری حاجی دەروێش بە هیچ شێوەیەک لایەنگری ئاڵای شۆڕش نەبوو. ئەو تەنها پێشمەرگەیەکی ئازا بوو کە خاوەنی هۆشیاریەکی سیاسی بوو. سالاری حاجی دەروێش ئەو کات کە مەلا بەختیار لە زینداندا دەبێت کتێبێکی بۆ دەنێرێت بۆ ئەوەی کاتی پێ بەسەر ببات. کتێبەکە ئەو کات لەلایەن دوو پێشمەرگەوە بەناوەکانی ئەنوەر و بەهادین دەنێردرێت. ئەو کات مەلا بەختیار لە زینداندا دەبێت کە وەستا لەتیف سەرپەرشتیاری ئەو زیندانە دەکات. بۆیە ئەو کات دەست بەجێ سالاری حاجی دەروێش دەست بەسەر دەکرێت و دوو پێشمەرگەکەی تریش دەگیرێن. دواتر دوو پێشمەرگەکە ئازاد دەکرێن بەڵام لە چەک ڕادەماڵڕێن و ڕسوا دەکرێن. بۆیە ئەوانیش بە ناچاری تەسلیم بەڕژێم دەبنەوە و خۆیان دەدەنە دەستچارە نووسێکی نادیار. هەرچی فەرماندەی دڵسۆز سالاری حاجی دەروێشیش دەبێت بە بێهەبوونی هیچ بەڵگەیەک و بە بێهەبوونی هیچ شایەتێک و بە بێهەبوونی هیچ نووسراوێک تەنها بەهۆی ناردنی کتێبێکەوە گول لە باران دەکرێت و شەهید دەکرێت.